بۆ ڕای گشتی هەروەک ئاگادارن هێرشێکی داگیرکارانە بۆ سەر خاکی باشووری کوردستان هەیە لەلایەک لەشکرکێشی دەوڵەتی فاشیستی تورکیا بەسەر خاکی باشووری کوردستان و لەلایەکی دیکەوە تعریبکردنی کەرکووک و ناوچە دابڕاوەکان بۆتە هۆی مەترسی لەسەر دەستکەوتەکانی گەلی کورد. کۆمەڵی گەنجانی وڵاتپارێزی کوردستان و ڕێکخراوی ژنانی گەنجی تێکۆشەر لە دژی دوایین هێرشی داگیرکاری دەوڵەتی تورک کە لە 27 مانگی گوڵانی ئەم ساڵەوە لە هەرێمی برادۆست دەستی پێکردووە نزیکەی 2 مانگە چالاکی قەڵغانی زیندوو بەردەوامی پێدەدەن. ئەم چالاکیەش درێژە پێدەری هەمان چالاکی ساڵی 2018ەیە کاتێک کە دەوڵەتی تورکی داگیرکرد لە ساڵی 2018 هێرشیان کردە سەر باشووری کوردستان گەنجانی وڵاتپارێز و ژنانی گەنجی تێکۆشەر ماوەی 3 مانگ لە بناری قەندیل چالاکی قەڵغانی زیندویان ئەنجامدا. کاتێک کە دوایین هێرشی دەوڵەتی تورک دەستی پێکرد گەنجان بۆ جاری دووەم چالاکیان دەست پێکردەوە بەڵام ئەم جارە لە دوو جێگا چالاکی یەکەم لە 14 حوزەیران لە بناری قەندیل و چالاکی دووەم لە 24 حوزەیران لە برادۆست دەستی پێکرد. گەنجانی باشووری کوردستان بۆ ئەوەی پێش لە هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەرخاکی باشووری کوردستان بگرن لە ناوچەکانی کەرکووک، سلێمانی و چەمچەماڵ یەکیان گرت و لە شاری سلێمانی کۆبوونەوە و بە بەشداری گەنجانی ڕاپەڕین بە جۆش و خۆشێکی گەورەوە ڕوویە لە قەندیل و هەرێمەکانی پاراستنی مەدیا کرد. هاوڵاتیانی ناوچە جیاجیەکانی باشووری کوردستان شاندی لایەنە سیاسیەکان ڕێکخراوی کرێکاری مەزۆپتامیا لە سلێمانی گەنجان ڕێکخراوەکان و مامۆستایانی ئاینی پیری زەردەشتیەکان نوێنەری کاکەییەکان ئێزیدی و تەریقەتی نەقشبەندی بۆ پشتیوانیکردن لە گەنجان و هەڵوێستیان لە پێناو پاراستنی خاک و خەڵکی باشووری کوردستان ڕۆژانە بە شێوەی شاند یاخود کەسایەتی سەردانی ئەو گروپانە دەکەن. هەروەها ژمارەیەک لە پێشمەرگە دێرینەکانی کوردستان لە شار و شارۆچکەکانی کەرکووک و سلێمانی و قەرەهەنجیر و بازیان و شارباژێر و گەرمیان و ڕانیە سەردانی بناری قەندیلیان کرد و پشتگیریان بۆ گەریلا و چالاکی قەڵغانی زیندوو ڕاگەیاند و دووپاتیان کردەوە. پێشمەرگە دێرینەکان وەک چۆن بەردەوام دژی داگیرکاری و نادات پەروەری جەنگاون ئەمڕۆژ لە بەرامبەر ئەو داگیرکاریانە بێدەنگ نابن و لەگەڵ خوشک و براگەری لاکانیاندا پشتیوانیکردنی لەوان و پشتیوانیکردنی لە گەریلا لەسەر ئەو لەشکرکێشەی تورکیا ئەیکاتە سەر کوردستان بە بەردەوامی. بۆیە ئێمەش وەک پێشمەرگە دێرینەکان لە ڕابردوو خەبات و تێکۆشانمان بۆ گەل و نیشتیمان بوو هەروها لە داهاتووشە هەر لە سەنگەری میلەتەکەمانە درێژە بە خەبات و تێکۆشانی خۆمانە دەین. ئەگەرچی خەڵکی هەرێمەکە لە ژێر فشارێکی زۆری ئاسایش و پارتی دیموکراتی کوردستانی عێراق و مەترسی بردومانکردنی ئەو ناوچەیەدان بەڵام ڕۆژانە خەڵکانێکی زۆر بەبێ ترس بە مەبەستی پشتیوانیکردن سەردانیان دەکەن. گەنجان لە کاتی پێشوازیکردن لە میوانەکانیان ئامانجی خۆیان بۆ ڕوون دەکەنەوە و لەسەر مێژووی کوردستان و هێرشەکانی سەر کوردستان دەخوێنەوە و پەروەردە دەبینن. ئەو پلانەی دوژمن خزمەتی بە گەلی کورد ناکات. ئێمە پێویستە وەک گەلی کورد بازۆتیم هەمومان زیاتر پێویستمان بێگرتی یەکگرتی یا ماڵی گەلی کوردەیە. کاتێک ڕۆژ بەرەو ئاوابوون دەچێت چالاکوانان و گەنجانی ناوچەکە یاری دەکەن و لە تاریکیدا ئاگر دەکەنەوە و لە دەوری یەک کۆ دەبنەوە. چیرۆک دەڵێن و باسی بیرەوەریەکانی خۆیان دەکەن و سرودی نەتەوەی لەسەر قارەمانیەتی گەریلا و پێشمەرگەکانی کوردستان دەڵێنەوە و سەرەڕای هێرشە دژوارەکان و مەترسیدارەکان کاتەکانیان بە خۆشی پێکەوە بەسەر دەبن. باسەر و ماڵ و ژیانم ئەی پەرێزم نیشتیمانم باسەر و ماڵ و ژیانم ئەی پەرێزم نیشتیمانم دەست لە چەکم هەڵ ناگرێ یا سەراکاوم یانم. لە ماوەی ڕابردوودا ئاسایشی پارتی گەنجێکی دەستگیر کردووە کە ناوی ئەیوب خەلیلە و خەڵکی کەرکووکە و لە 24 حوزەیرانەوە بۆ بەشداری لە چالاکی قەڵغانی زیندوو چوو بووە ناوچەی برادۆست و دواتر لە کاتی گەڕانەوە بۆ کەرکووک لە ناوچەی سیدەکان لەلایەن هێزەکانی ئاسایشی سەر بە پارتیەوە دەستگیر کراوە و تا ئێستا بێسەروشێنە و هیچ وەڵامێکی خانەوادەکەی نەدراوەتەوە. بە پێشنگایەتی گەنجانی باشووری کوردستان چالاکی قەڵغانی زیندوو بە دروشمی کەرکووک و خواکورک دەکەین بە بەهەشت و وڵاتمان دەکەین بە دۆزەخ بۆ داگیرکەران تا ئەو کاتێک کە هێرش و بردومانەکانی سەر هەرێمەکانی پاراستنی مەدیا بەردەوام بێت ئەوانیش بەردەوام دەبن لە چالاکیەکەیان. مەترسی لەسەر باشووری کوردستان بەردەوام بێت چالاکی قەڵغانی زیندوو لە هەرێمی برادۆست و بناری قەندیل بەردەوام دەبێت هەتاکو مەترسی لە
مەترسی هەبێت لەسەر باشووری کوردستان دەستکەوتەکانی گەلی کورد ئێمە چالاکی خۆمان بەردام دەکەین و بەنگازیمان بۆ تەواوی گەلی کوردەوەیە کە هەمویان بێن بەیەکەوە هێز توانای خۆمان نیشانی دوژمن دەین ئەمڕۆ ڕۆژی یەکێتی نەتەوەی کووردە هەمومان یەک بگرین بەنگازیمان بۆ تایبەت گەنجانی باکوور ڕۆژهەڵات و ڕۆژاوە گەنجانی باشوور تایبەت گەنجانی هەرێمی برادۆز بن بەشداری چالاکی قەڵغانی زیندوو بن.